چیرۆکی بەهێزترین پیاو لە جیهاندا. هەبوو نەبوو لە گوندێکدا پیاوێک دەژیا ناوی ئۆباسی بوو. ئۆباسی ڕاوچێکی هێند کارامە بوو، هێند بەهێز بوو تاکو ڕۆژێک بڕیاریدا بەخۆی بڵێت بەهێزترین پیاوی جیهان. ژنەکەی چاوەکانی نوقاند و بە هیچ جۆرێک ئەم قسەیەی بەدڵ نەبوو. بەڵێ تۆ بەهێزی، بەڵام ئەوە ناگەیەنێت بەهێزترین کەسبی لە جیهاندا. دەزانی دوێنێ کە لە بازار گەڕامەوە گایەکی تووڕە ڕێگاکەی کردبوو، بەڵام ئافرەتێکی گوندەکەی تەنیشتمان بەخۆی و منداڵەکەیەوە لێ بوو. منداڵەکە گایەکەی بەرز کردەوە. جابی هێنە پێشچاوی خۆت دەبێت باوکی چەندە بەهێز بێ. ئۆباسی بەمە زۆر تووڕە بوو. ئێستا پێشانی دەدەم کێ بەهێزترین پیاوە لە جیهاندا. ئۆباسی دەست بە جێماڵی و منداڵی دۆزیەوە کە گایەکەی بەرز کردبەوە، بەڵام کە دەرگاکەی کردەوە. لە بەرامبەریدا بەهێزترین و گەورەترین و تووڕەترین پیاوەستا بوو تا ئێستا لە دنیادا بینی بێت. چی دیکە هەستی بەوە نەدەکرد کە بەهێزترین پیاوی جیهانە. ئۆباسی دەست بەجێ لە ترسانە هەڵات، ڕای کرد بەناو شێڵگەکاندا، بەمەلەکردن بەناو ڕووبارەکاندا. ئەم جا خێرا بەناو دارستانەکاندا هەڵات، لە ناکاو چاوی بە ئەشکەوتێکەوت. ئۆباسی کوتی ڕەنگە بتوانم لەو ئەشکەوتەدا خۆم شارمەوە. بیری لەوە کردەوە کە چی دیکە ناتوانێ هەڵبێت. تۆ چیت؟ دێوێکی دیکە لە ئەشکەوتەکە دەرکەوت. ئۆباسیم، من لە دەست بەهێزترین پیاوی جیهان هەڵاتم ئێستا. ئەو قسە نابەجێیە چییە؟ منم بەهێزترین پیاوی جیهان. هەردوو دێوەکە چاویان بە یەک کەوت، تەواو ئۆباسیان لەبیر کرد و کەوت نەوێزە یەکدی، بەسەر یەکتردا نەڕاندیان، یەکتریان هێنا و برد. ساختترین شەڕ بوو کە ئۆباسی تا ئێستا لە ژیانیدا بینیبی. بەرز 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 بەرەو ئاسمان هەڵبەزینەوە تاکو لە نێو هەورەکاندا دیار نەما. ئۆباسی کشایەوە دارستانەکە، هێدی گەڕایەوە بۆ گوندەکەی خۆی و هەرگیز نەیوێرا جارێکی دیکە بەخۆی بڵێ بەهێزترین پیاوی جیهان. تا ئێستاش گرمەگرمی شەڕ و پێکدادانی دوو دێوەکە لە ئاسمان دەبیستین. ئەو گرمەگرمەش هەر ئەوەیە کێمە پێی دەڵێین هەورە تریشکە.